نزای کاتی سەردانیکردنی کەسێکی نەخۆش. یەکەم دانان بریتە لە لا بەئسە طەهوڕ ئینشاء الله. لا بەئسە لا واتە نەخێر، بەئس زیان، لا بەئس بێزیان. هەروەکو لە کوردیا ئێڵێن کێشە نییە. کاتێک بە کەسێکی نەخۆش دەڵێن بێزیان، لا بەئس بێزیان، ئەوە واتە هیچ زیانێکت توش نەبێت. طەهوڕ واتە پاکردنەوە، بەمانای پاکبوونەوە لە گوناه. ئینشاء الله ئەگەر خوای پەروەردگار ویستی لەسەر بێت. طەهوڕ ئینشاء الله کە ئەم نەخۆشیە ئەبێتە پاکردنەوەی گوناهەکان ئەگەر خوای گەورە ویستی لەسەر بێت. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرموویەتی کە موسڵمان هەنێک مافی هەیە بەسەر موسڵمانەکانی ترەوە. یەکێک لەو مافانە سەردانیکردنی برا نەخۆشەکەیەتی. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە هەمان شێوە فەرموویەتی ئەو کەسەی کە سەردانی نەخۆشەکات ئەو کاتە ئەو بەردەوام سەرقاڵە بە کۆکردنەوەی میوەی تازە و سازگار لە باخی بەهەشتە تاوەکو ئەگەڕێتەوە. ئەوە واتە کە ئەو بە بەردەوامی پاداش کۆکاتەوە لە کاتی سەردانەکەیە. پێویستە ئێمە وشەی هیوا بەخش بەکار بێنین، بڵێن کە ئینشاء الله بەم نزیکانە باشترە بیت. لا بەئسە طەهوڕ لا بەئس. پێویست بە نیگەرانی ناکات، کێشە نییە، هیچ زیانێکە توش نابێت. ئەزانن ئەو جۆرە وشانە پشوو حەسانەوە و هیوا ئەبەخشێت بە نەخۆشەکە. طەهوڕ ئینشاء الله ئەوە واتە ئەم نەخۆشیە ئەبێتە ڕێگەیەک بۆ پاکبوونەوە لە گوناه. ئیتر ئەگەر نەخۆشی بێت یان کێشە بێت، تەنانەت بریناربوون بە دڕکێکیش خوای پەروەردگار لە گوناهی باوەڕدار خۆشە بێت بەم ئازار و کێشانە.